باڵێ تەماشەبان نەجاش بۆی گوتوبژێکە بهتر لەسەر مژارە سەربەستبەردانە چەکدارێن داعشێژە ئالیێ پێدەبە نەهادرێسکای بە شەمدین نەبی سەرۆکێ ئەنجومەنە خۆجیە ئەنەکەسە لە قامشتۆ لێگەل منە کە شەمدین دەم باش چشرۆڤە ژێ سەربەست بەردانەرە تێکردن چەکدارێن داعشێک و بەسەدان خۆرتێن کورد شەهیدکردنە کۆشتنە ماڵنوان تالان کردنە جالیێ پێدەبە کوتێنە سەربەست بەردان دە هەمان دەمێدا بدەهان سەرکردە و ئالیگرێن ئەنەکەسە و هەروەها پەدەکەسە دزیندانن وادەنە نەکو بتە نێوانە بەردن بەلکو چارەنویسە واژی نەدیارە شڕۆ بەژێ ڕەشیە دەستێکی ڕێز و سلااف شتە و هەمێ گۆهدارارە گەلەک سپاس مامۆستا سلااوێن گەرمش بەوان گرتین کورد سیاستمەدار فواد ابراهیم حمید عبدالرحمن ئاپۆ یەک بازار دۆستۆن زندانەدا سلااوێن گرتی گەرم راستی جهێ مخابنیە جهێ نەخۆشیە جهێ ئەسەفەیە بۆ حتا ئانها کێ کورد لە زندانێن پەیە دێدەن و پەیە دێ داعش حبسێت بەردێ وەکتەدا خویاکردن داعش تشتێک نەما نەئانی سەرێ ژنێن کورد سەرێ زاڕوێن کورد سەرێ ملەتێک کورد بتەبایی هەک لە شنگارێ هەک لە کۆبانی ئیرۆ لە عەفرینێ ئەم بینن بێت چێ دەبێت لە هەموو باجارێن کوردستانی بڕاستی جێ ئەسەفەیە ئەبات خوازێ وەجهێکی سپی بدێ خۆ ئەم حالات دیموقراتینە ئەم ناخوازن فلان تشتی بکەن بێ ئەوە هەمووژی عەکسی هەبە تشتا بۆ ئیرۆ خراب دەبێت حەقێک کوردادا هەموو ئەف سیاسەتە های چەوت و ئەف سیاسەتە نەدروست ئەو سەبەباوێ ناکێ ئیرۆ کورد بڕاستی حاجەتی هەفگرتنێنە حاجەتی یەکیتیکێنە بۆ کارە بن چارەسەری کەش مافێ مڵەتێک کوردرە بکەن لە کوردستانە سووریایەدا فواد ابراهیم عبدالرحمن ئاپۆ و بازار دۆسن ئەبا هەنە تەک بازات ئەبا 4-5 ساڵی ناکرد زندانێ بۆ جمرة جيمية كاك عبد الرحمن أبو برضه صاريت حبسي ديبان هاد حبس علي لأن قبل وأنا كذا شيء سيء قابل تصور أمني كارن هرم سلاف كل وأنا بكن نبريك قانوني ونبريك درست أبا حمو بيخو ياكرن إنه أب قصد نقوة الكردية على قتيش قد يأخذ بسنة ئەڤان نەلمافێ مڵەتێک کورد دەرن ئەڤا مەسەلا گوتبێژین براتیا گەلا و قووەتە شعوب و ئومەت دیموکراتی ئەڤا تمان کە شەخصرە نەلازم مامۆستا شەمدین ئەزێمە سەر گوتنە ئەخوەت و شعوب براتیا گەلان ئەگەر چەکدارێن داعشێک و بە سەدان خۆرتێک کورد شەهیدکردنە و کوشتنە گەلوان برانە سیستەمە ئەخوەت و شعوب سەروا جێبجێ بکەن کوردن کو دزیندانەدا گەلۆ ئەو چنەتەوەکن لە گۆری چی یاساکێ لێ چ بنەمایەکێ لەگەڵا تەعامل دەکەن کوردن چیرۆکەمە ئەوە موضوعی ما ئەخوەت شعوب نکارێت یەکی گۆ دوژمنایەتت کرد سەدە ساڵا یەکی گۆ ناخوازێ نابێ کورد دە دەستوران دەوەرێ نویساندن ناخوازێ نابێ مڵەتی کورد وەرێ نویساندن چه ئەخوەت شعوب دامینە بکرد مرۆ دۆستانی کە دەدێ کەس نەنەی زمانی خاطرافێت مرۆڤ بکەن بە حەقێ مرۆڤ بکەن بژیانێدا نەل وینە وەک هەب خۆ بەحەس بێنێ نەخۆش بچێتر بەحەس خۆ ببینێ سڵتە خۆ ببینێ حاکم و ئومە ببینێ کورد نەخۆ دیماغ ئەم خاکە گوئیر و ئەم سەرێ بژین خاکە کوردستانێ ئەف خاکە هەنێکە تەجزیئە بوویە ئەف مڵەتێت نامەدە سریان و کورد و ئاشور و چیچان و ترکمان و عرب تمان سرخاكنا داعش الأفقى خاكا كردية ورغم يقولوا السلطة حاكم نظام بعض هنا قامت بكردستان سوري ده بلا كسنرج السلطة قامت السلطة بحد محافظات نزل قامش ودجي عفوا منطقة وحسك دجي قائمة وخدية بريارية بيوستو كرد لا بقركش خورد شي بكن وأبقرتين كرد زندان بيدا زوترین وقت ورنا بردان دکاربن نافع کرد براستی چاره سر بکن نا کرد د فلکه بده که 100 ساله دی کرد سوری جواره دی ابا يعني واضح وزلاله
دەبێ ئەم گرتیە هەنێ وەرنە باشە کاک شەمدین ژبلی ئیدانەکردن شەرمەزارکردن چه ڕێکار ئەنگۆجرات وەرنەکردن داکو ڕێگری لێ بێ سیاسەتە پێدە وەرەکردن ئەنگۆ هەوڵک وەرێدان داکو چارەنویسە گرتیان کوردیان ئالیگرن ئەنەکەسە و پەدەکەسەیان جەم پێدە وەرە خویاکردن ئەوە بەریا بەترەگەش خۆ چالاکی مەطلوبن و مەجلس بکرد چالاکی عرابی و ئەڤاژی کە نزیکترین وەقت وێ پێکوەرن بەرگۆ بەریا دەمەکە مەجلسا محلی قامش و ئاشەرتی و چەند مەجالسێ دیزی کە بریار ستاندن وەک مقتەرح هەلدانش مەجلسێرە لە هێریا ڕەدا مەجلسا وەتەنی کوردینە بۆ کاربن بڕاستی کارێکی بکەش بۆ باگرتیا هێدیانە ئەوە بڕاستی نەگەیوارێن و وەڵا دیسا صراع كردي تشيب رغم انه صراع موجوده وسري شاندن موجوده وتجبر اكيد بدل برسيا دغ ابقى جي موجوده اللي معروف كاري ترى شيء دمكن معروف كاري برنگتي اشيانا وسلمي بنك سهانه كي دعوه بك ورنا بردا باشا كاك شمدين برسك بردا هيا داوين ئاڵۆێستا ئەمریکا ئەوە کووتبژێت بێ کورد پرۆسەیە سیاسیە سوودیەدا بەشداریە بکەن ئەگەر پێدەهینە بتاک ئالی دەسەڵاتداری ڕۆژاوای کوردستانێ دکەی کۆژڕژێ ماسە دووەرگرتیە ئەگەر هاتوو ئالیەکی دن لەگەڵ وێ بەشدار بوو ئەنگۆتەوایە ئالیێن کوردستانە سووریە و ڕۆژاوای کوردستانی بەشداری دوێ پرۆسە دەکردن و لەسەروان هاتە فەرزکردن و بەشداریە بکەن و بچنە ڕۆژاوای کوردستانی و لەسەر خاکێ پێک بە بەهاوبەشی نوێنەرایەتی ئەوی وڵاتی بکەن گەلۆ پێدەوی دەمەوێت چ بکێ ئەگەر هەیە کوشەرێ براکوژێ دروست بێ ئەنگۆ ڕێژەیەکە مەزن ژە کوردان دیسان دەربدەر و کۆچ بەر ببێ ئەنێ کوردی سووری سەقافەتان ئەس باوەڕ ناکەم ڕەنگێ سەقافەتا کوردی دیوە ئەس باوەرم وەختا گۆ ئەمریکا بڕیاردا کەس نکارێ بیشتەوە وەک عوزمە وەک ئەمریکا وەک فەرەنسا بجواتا خۆدە ئیرۆ تەنیت دۆ ئاماتسی وەختا گۆ گۆت گۆ شرق فرات خطا صورة أو شرق فرات وقتا خطا صورة وكندا مجلس وطني كردي ردوية خوازيد اللي بقرك نقبا واو بيد إذا بدني أبا براستي إن بنرينا مني شخصي يعني أصدقائي إنه و للصالح قد يا كردي بالكردستان سوريا وبش مرجروش كسم كارم العوانة كي بلكي وقت نمناسب أزمي كارم تحديد كمسبي درباس من ضصبة درباس بلكي وقت نمسامحة وكسم كارم زوادات جواب كيف تايبتي أو شخصي او پشمرگی دو باز دای او عقید ریاض بینویسیه مرکز نه مزاودات البته پشمرگانه که اب پشمرگی ها کولا خود دندبر خاک کردستان دا ایرو له کردستان عراق نسبی و کردستان سوری به شئتم ان ابيتم ابا زاوی بخاک نورن بخاک نوید اتفاق ورن بحبره به بریا بیولاتی بکن بخاک پیروز بکن از باور کم وقتا گو تشکی حالو چه ببی امریکا وقتا قرار بیزه بگرم جبو پرساتا وقتا گو امریکا قرار دا کستی کاری بیجی چی نام باشا كاك شمدين قوتنا شوان آلين كو حتى وكانها ركبتنان آمادنا ركبتنان القل تقدارن داعش بكن تقدارن سربس بردن جازين دارن خو نكارن كل قل آلين كردي ركبتنا بكن داكو گرتیان کردیان لجام پیاده زندان وادا سرباز بردن چیه و تدخواز جوار بیجه چه آنگو مبستا پیاده به سیاست تاک علی و بهشتگاه خستنا علیه دن تخوازه بکه چه براستی مجبور ای کسی که کرد یعنی ای مواطنی که کرد شخصی که کرد ولات پریزک دوی ولاتی ده بانک دم او انو پیاده ایرو بانک گرتیان سیاسی جو خودر ده بگره اتفاقی کنو رهبری کنو سیاست کنو به احزاب مجلس وطنی کردی را بکد مجلس وطنی کردی را بلاین سیاسی ایدی را رونن دبن سها حرم کردستان دا بگرن اتفاقیات هو که براسی و پیروز به و بكل تأكيد بانگام او گوزوترین وقت بانگرت یا زندان خبر بید قالك سباز جبوي شمدين نبي سروكي انجمنا خوجهية نكسا لا قامشتو كودري اسكايبا لقال من بو قالك سباز ما مستا